من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی لە دڵاشیرین. دیارە بەهۆی هاوکاری و کۆمەچی و پشتیوانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە دەستگای بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا 8 پرۆژەی ڕاگەیاندووە بۆ ئەوەی بتوانین زۆرترین هەژار و نەدار لە هەرێمی کوردستان بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لەم مانگە پیرۆزەدا دەروی خێران لێ بکرێتەوە و ئاسوودەیی و کامەرانیان بۆ بگەڕێتەوە. یەکێکیش لەو پرۆژانە بریتی بوو لە دابینکردنی کورسی شەحن بۆ 25 خاوەن پێداویستی تایبەت. ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری 6 خاوەن پێداویستی تایبەت وەگەیان بینن دیاریان بەسەر دابەش دەکرێت لەلایەن دەستگای بەخشینەوە بەم کورسی شەحنانە بۆ ئەوەی تا دوێنێ ناڕەحەتی و ناهەمواریان زۆر بوو ئێمڕۆ بۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەم کورسی شەحنانە کار ئاسانیان بۆ بکەین و تا ئەگەر دوێنێ کەسانێک لەگەڵیان هاوکار بوون و بەردەوام بەم عارەبانانە ئایا بردنە سەردانی و شوێنە پێویستەکانی خۆیان ئەمڕۆ بەهۆی هاوکاری و کۆمەچی و بەم دیاریانە ئەتوانن خۆیان سەردانی ئەو شوێنانە بکەن بێ ئەوەی کەسێک ئازار بن و کەسێک لەگەڵیانە بێت. بابزانین دیاری و بەخشینەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست تا چەند دڵی ئەوانە خۆشەکا و چۆن سوپاسی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەکەن کە ئەو هەموو ناڕەحەتی و ناهەموارێتان لە کۆڵکردنەوە لەمە بەدووە بە ئاسوودەیی خۆیان سەفەرەکەن. نام داود ئەحمەدە خەڵکی شاری چەمچەماڵە. پێشتر ئەم هەر ئێستاژ ئەم عارەبانەیەم پێ زۆر سوپاسی و کەسانەکەم کە ئەم عارەبانە شەحنانەیان دابین کردووە زۆر مەمنونیان لەبوو خوا پاداشیان داتەوە. من ئەم عارەبانەیە زۆر عەزیەت نەدا بەڵامەوە ئەتوانم بۆ زۆر شوێن پێی بڕۆم کە بەمە ناتوان بڕۆم یەکێکم لەگەڵا بێیانە و شتانە زۆری لاکنێکرد بەس ئێستا ئەمەیان وانە ئەم کورسێ شەحنە ئیسراحەت زۆر سوپاسیانەکەم خوات پاداشیان دات. زۆر دڵخۆش. بەخشین ساڵێکە کەوتومە لەبان ئەم عاربانەیە ئەبێ زەلامێ بەدوامەوە بێ پاڵمنە سواس وەخوای گەورە بەرنامەی بەخشین بە هاوکاری مسلمانان بە خێرخوازان لە هەموو مسلمانێک هاوکار هاسانیان بۆ کردوین کە ئەم عاربانیان پێیان بەخشوین حەمد و سەنا بۆ خوا سواسی ڕۆزگارەکەم سواسی ئەو مسلمانانەی شەکەم ئەو خێرخوازانە لە هەر کوێ هەن لە 5,000 و 10,000 و 15,000 کۆیان کردوتەوە بۆ من کە هاتخانکاری بکەم بۆ من کە نەجاتماندەن لە خەم و خەفەگار و خەفەت زۆر زۆر سپاستانەکەم و زۆر مەمنونم. شکی بەخێراتنی ئێواکەم زۆر زۆر سوپاسە ئێواکەم وڵای من زۆر ناخۆشی مەکێشی بە عارەبانەوە خۆم ژنی ماڵەوەم کە پێویستی بە ماڵەوە ئەچوومە بازار نەمەتوانی بڕۆم ئای خەفەتێ بوو لە دڵم ئازاری بوو لە دڵم کە ئەڕۆشتم و هاتمەوە هەتا بێ دەستم نەمەتوانی بخەوم لە تاو ئازاری زۆر 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 سوپاسی مەلا عەبدوڕەحمانەکەم کە زۆر چاوی لەمام دایما چوومانێ کرد مەمنونی بەخشینشم زۆر زۆر خوا لە دەرد و بەڵاو موسیبەت لایەنە یاخوا سەرکەوتوو بن خێری ئەوش بنووسە کە لە 250,000 حتا 1000 ناتا چەندێک یارمەتیمانیدا بۆ عارەبانی کە هاوکاریمانی کرا خوا لە دەرد و بەڵاو موسیبەت لایدا و خوا دەست بە باڵا بگرە بخواتی گەوری خۆی سەوا حیسابەکەم قاچی داوە پێم یعنی قاچی بۆم کڕی بۆ مێناوە زۆر زۆر مەمنونی ئەرە وەڵا تەمەنای هەموو شوێنێک مەکرد نەمەتوانی ئەمی بۆ خەستەخانە دەستم ژانێک نەمەتوانی بڕۆم
يعني ما بڵێ بەردەوام بەما بەخواتە بێ ئەمانە ژانی کرد والله نازم لە خۆشیە نازم چی بڵێ زۆر ژیان مەگۆڕێت لەبەروی من مناڵم هەیە خۆم بە خێویانەکەم پێویستی بە مناڵەکان پێویستیان بەم لەبێ ناتوانم بچمە بازار ئەمە سەرکاریە زۆر مەمنونیانم چوار مناڵم هەیە باوکیان نییە خۆم مەسرەفیانەکەم خۆشم بچم بۆ بازار و دێمە و بازاری و خۆم یکەم حەمد و سەنا بۆ خۆ کە عەربانیان بۆ مێنا زۆر مەمنونیانە بم خوا لە موسیبەت لایەندا یا ڕەبی هەر پستێک و خێر بەرەکەت بێ بۆیان بۆ هەمووتان ئینشاءالله ئینشاءالله بۆ خاتێم ڕەمەزانە خوا لە موسیبەت لاتان بە دەستەکی بە خێراتتانەکەم زۆر سپاستانەکەم مەمنونتانم دوعای خێرتان بۆ ئەەکەم دایمە من سەی بەرنامەکەتان مەکرد دوعای خێرتانم بۆ ئەکرد ئیتر خوای گەورە لە بەڵالاتاندا وەک بەم ڕەمەزانە دڵ منتان خۆش کرد خوای گەورە دڵخۆشتان کا خوای گەورە سەرکەوتوتان کا خوای گەورە بۆ چەناکەسی وەک من بۆتان بمێنە و بەرنامەکەتان هەر پێشکەوتوو بێ و سەرکەوتوو بێ و بۆ چەناکەسی وەک من لەم نەهامەدیە ڕزگارتان کرد خوایان و نەخسە بێ لەمانەی وەک منیش ئەمکو خوای جان ئەبێ ڕۆزێ هەبێ ئەم دیارە جوانەس پێشکەس بە من بکرێ ڕێگا دوورەکەم بەرقاپی بوو ئەچن بۆ سۆنان بەخوا جاروە هەبوو من ناڕۆیستم ئیتر ئاوا کە باران ئەڕۆ باران ئەباری ئیتر کە ئەهاتم بۆ دەزیە سەڵگرم بە ئەم ئەبووم گیان بەمە بووم کە گیانم تەڕ نابوو ئارە بەخوا ئیتر هەمووی ناولەپم دستانان زقم ئەیسووتێنێ هاوینان ئەسووتێها هەمووی بووە بە تۆقلە ئارە بەخوا مەگەن لە ناولانە خۆشم بینی بێ ئیتر پێم گرتۆ ئەمەیە بەم دیارێت تا چەند دڵ خۆش کورە وەڵڵا وازانم هەردوو قاتم چاکەوە بۆ بە پێ خۆمە ڕۆی خوایە هەر پایەدارم خوا لە بەڵالاتاندا خوا باداشتان داتەوە خوایە هەر نمونەتان زیاد و سەرکەوتوو بێ بۆ خۆم ئەڕۆم بۆ خەستەخانە ئەڕۆم بۆ ماڵە هاوسەکان بۆ ماڵ برا خوسک هەتا مردن دوعا خێریان بۆ ئەەکەم ڕەبی بەرنامەتان هەر سەرکەوتوو بێ و هەر پێشکەوتوو بێ ڕەبی خوایە ماڵ ئەوانش ئاوا بێ کە هاوکاری ئێواکەن ئێوەش هاوکاری چەناکەسی وەک من ئەکەن بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55 ناوم مستەفایە خەڵکی یاخزەلەرم تقریبا 2 ساڵ و 3 ساڵە بێت و شەحادیسە بووم خاچەکانم لە دەست داوە هیچ هەر لە ماڵ و دانیشتم کاتێک پێویستا بچێ دەرەوە چیت هەوت پێ بڕۆی عارەبانێترمەوە بەس نامتوانیم بچمە دەرەوە هەبوو یەکێکم لەگەڵا بێت لە عارەبان احتیاجیانە بوو هەبوو یەکێکم لەگەڵا بێ دایم دوایش نامتوانی هەر لە ماڵەوە بوو حتا شوێنێک لە دەست نەدەی نازانی قەدری ساغی چۆنە لەوە ناخۆشتنێ شوێنێک لە دەست بی دەستخۆشیتان لێکم ئینشەڵا بێتە زەخیرە قیامەت بسم الله الرحمن الرحیم دیارە دەستگای بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز 8 پرۆژەی خێرخوازی ڕاگەیاندووە و دەستگای بەخشینی یەکێکە لەو دەستگانەی کە لە سنووری هەموو کوردستانە ئیشەکات یەکی لەو پرۆژە دیارانی کەوا بەخشین لە مانگی ڕەمەزانە بڕیاریداوە ئەنجامی بدات بریتە لە دامینکردنی کورسی شەحن بۆ کوردستان کە بریتە لە 25 کورسی شەحن دیارە ئەمڕۆ یەکەم پرۆژێ ئەنجامدا لە سنووری قەزای چەمچەماڵ لە هەردوو نووسنگەی چەمچەماڵ و تەکێ هەستا بە دامینکردنی 6 کورسی شەحن بۆ 6 خاون پێداویستی دایبەت کورسی شەحنانەش ئینسان دەتوانێت پێی بگەڕێ بچێ بۆ بازار سەردانی خزم و سەردانی دۆستی خۆی پێ بکات پێداویستەکانی خۆی پێدابین بکات دیارە خەڵکانی کە ئەمڕۆ ئەم کورسی شەحنەمان پێدان زۆر پێی دڵخۆش بوون کە دیارێکی زۆر گرنگە بۆ ئەوان چکە باسییان لەوە دەکردکەوە بەم کورسی شەحنانە بەم دیارە گرنگ و بە پێزانە ئێمە دەتوانین بەشێکی زۆر لە پێداویستەکانی خۆمان پێ ئەنجام بدەین لەمە دووە هەر لە سوچی ماڵەوە نەبین هەر لە ماڵەوە دادانیشتین چکە بەڕاستی لە ماڵەوە تووشی نەخۆشی کەعبە بووین تووشی نەخۆشی نەفسی بوون ئەو لە ماڵەوە دانیشتین لەمڕۆ بە دواوە دەتوانین بەم کورسی شەحنانەکەوە دیاری بەرنامی بەخشین ئێمە دەتوانین پێی بگەڕین ئێمە دووبارە و سێبارە دڵخۆشی لەو خەڵکە خێرخوازان دەکەین هیوادارینکەوە بەردەوامن لە خێرکردن بۆیکەوە ئێمەش بتوانین خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی کەم ئەندام و خەڵکانی هەژار و فەقیر و بێنەوەیان سەر چاودێریان بکەین و بەسەرانە بگەڕێن و پێداویستیەکانیان پێ بگەێنن خۆی گەورە پاداشتان باتە
زۆربەمان کاتێک کە لەشمان ساغە قیمەت و گرنگی ئەو لە شاغێ نازانین کاتێکەوە ژان و گوزارمان باشە بیر لەوە ناکەین و هەژاری چەندێ سەختە کاتێک ئێوەی ئازیز و بەخشندە و خێرخواست بە هاوکاری و کۆمەچەکانتان لە ڕێگای دەستگای بەخشینەوە ئەبەخشن دڵنیابن پرۆژەکانی بەخشینیش بەم چەشنە ڕۆژ لە دوای ڕۆژ خاوەن پێداویستی تایبەت و هەژار و نەدار و منداڵانی بێباوک دڵخۆش دەکات چی شانازێ بۆ ئێوەی ئازیز و خێرخواست کە توانیتان لەم پرۆژەیەدا لە سووری قەزای چەمچەماڵ شەشکەم ئەندام دڵخۆش بکەن خۆیان باسییان کرد تا دوێنێ بە بەردەوام لە ژوورن یاخود کاتێککە ئەشنە دەرەوە پێویستیان بۆیە کەسێک هاوکار و هاودەمیان بێت و یان ئەویان کە باسییان کرد دەستەکانیان لە زستان و هاوین بەردەوام تووشی ئازار و مەینەتی ئەبێت کاتێککە سەردانی چەند کۆڵانێک دەکات بەڵام کاتێک ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندا لە ڕێگای بەخشینەوە بەم چەشنە دڵیان خۆشەکەن دڵنیابن سەرمایەکی گەورەی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دیارێکی بە نرخە بۆ ئەوانیش کە خۆیان ئاماژیان بۆ کرد وەک وایە قاچیان بۆ گەڕابێتەوە و یاخود سارێکتان پێشکەش کرد بن تا ئێوە بەخشن ئێمەش بەم چەشنە خەڵکانێک دڵخۆش دەکەین کە ساڵانێکە لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی شەو ڕۆژ بەڕێکەن سوپاس بۆ هەموو ئەوانەی کەوا بەشدارن لەگەڵمان بۆ سەرخستنی پرۆژەکان و دڵخۆشکردنی هەژاران و نەداران لەسەر جەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ئەم مانگە دەرفەتە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بە هەر چەندێک ئەتوانی ببەخشا بۆ ئەوەی بەخشینیش دڵی زۆرترین هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت خۆش دەکات تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە ڕۆژی هەموو لایەکتان قبول بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. ئەسەلامو عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.